ئەمریکاییەکان دەنگی خۆیان داوە بە داناڵد ترامپ. ئێستاش پرسیارگەلێک هەن لەسەر ئەگەرەکانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆ 4 ساڵی داهاتوو. داناڵد ترامپ بەرەوەی بچێتە کۆشکی سپی پەیوەندی دەکا بە سەرۆکی ئۆکراینەوە و رووسیاش نوکوڵی دەکالەوەی پەیوەندی کرابێت بە ڤلادیمیر پوتنەوە. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. داناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا وەک هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ ئاماژەیان پێکردووە چەند ڕۆژێک لەمەوبەر بە تەلەفۆن قسەی لەگەڵ ڤلادیمیر پوتن سەرۆکی رووسیادا کردووە و سەرچاوەیەکیش زانیاری لەبارەی ئەو پەیوەندیە تەلەفۆنیەوە ئاشکرا دەکات. داناڵد ترامپ داوای لە سەرۆکی رووسیا کردووە ئاستی شەڕی ئۆکراین بەرز نەکاتەوە بەپێی لێدوانی ئەو سەرچاوەیە بۆ ئاژانسی دەنگ و باسی ڕۆیتەرز. مۆسکۆ نکوڵی دەکالەوەی ئەو پەیوەندیە تەلەفۆنیە ڕوویدا بێت. وەزارەتی دەرەوەی ئۆکراین دەڵێ پێشوەخت ئاگاداری ئەو پەیوەندیە تەلەفۆنیەی ترامپ و پوتن نەبووە، هەر بۆیە ناتوانێت نە پشت ڕاستی بکاتەوە نە نکوڵیشی لێ بکە. سەرۆکی نوێی هەڵبژێراوی ئەمریکا بە هەمان شێوە لەگەڵ ڤۆڵۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکرایندا بە تەلەفۆن قسەی کردووە. بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن لەم ماوەیەی شەڕی ئۆکرایندا بڕی 174 ملیارد دۆلار یارمەتی و کۆمەکی کێڤی کردووە و ترامپ ڕەخنەی لەو پشتیوانیە لەشکریە گرتووە و هەمیشەش دەیگوت ئەگەر لەو کاتەدا سەرۆکی ئەمریکا بوایە ئەوە پوتن هێرشی نەدەکردە سەر ئۆکراین. داناڵد ترامپ سەرۆکی نوێی هەڵبژێراوی ئەمریکا بەر لەوەی ڕۆژی 20 مانگی یەکی داهاتوو سوێندی یاسایی بخوا دەستی کردووە بە کۆبوونەوە لەگەڵ کاندیدەکان بۆ پڕکردنەوەی پۆستەکانی ناو بەڕێوەبەرایەتیە نوێیەکەی. لەو بژاردانەی لە بەردەم 47مین سەرۆکی ئەمریکادان دوو گەورە کاربەدەستی خولی یەکەمی بەڕێوەبەرایەتیەکەی تیادانین. نیکی هەیلی نوێنەری پێشووی ئەمریکا بۆ نەتەوە یەکگرتوەکان و هەروەهاش مایک پۆمپیۆ کە پێشتر وەزیری دەرەوەی ئەمریکا و هەروەهاش بەڕێوەبەری دەستگای CIA بووە لە یەکەم خولی سەرۆکایەتی ترامپدا. داناڵد ترامپ لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکسدا ئەوەیشی نووسیوە کە زۆر خۆشحاڵ بوو و سوپاسگوزاریشە کە پێشتر لەگەڵ هەیلی و پۆمپیۆدا کاری کردووە. لە سەرەتای هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئەم ساڵی 2024 سەرۆکایەتی ئەمریکا نیکی هەیلی ڕەخنەی زۆر توندی لە سەرۆکی پێشووی ئەمریکا دەگرت. دواتر کە هەیلی نەیتوانی ببێتە کاندیدی کۆماری بۆ پۆستی سەرۆکایەتی پشتیوانی خۆی ڕاگەیاند. ترامپ لە هەڵبژاردننی گشتیدا بە پێی هەندێک راپۆر وەک پێشتر ئاماژەیان پێکردبوو دەشێت مایک پۆمپیۆ بۆ پۆستی وەزیری بەرگری دەستنیشان بکات. بەڵام تا ئامادەکردنی ئەم هەواڵە پۆمپیۆ هیچ تێبینیەکی لەسەر ئەو راپۆرتانە نەداوە. داناڵد ترامپ لە مانگی یەکی داهاتوودا دەچێتە کۆشکی سپیەوە وەک 47مین سەرۆکی ئەمریکا پاشەوەی لە هەڵبژاردنەکەی ڕۆژی 5 مانگی 11 سەرۆکایەتی ئەمریکادا سەرکەوتنی بەدەستهێنا. کاندیدی پێشووی دیموکراتەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا ئاماژە بە 3 فاکتەر دەکات لە ژیانی سیاسی خۆیدا کەوا دەکەن درێژە بە پرەنسیپ و بڕواکانی خۆی بدات و کاری ڕژدیشیان لەسەر بکات. ئێمە قەرزاری دڵسۆزی نین بۆ سەرۆکێک یان پارتێک بەڵکو قەرزاری دەستوری ئەمریکاین و قەرزاری ویژدانی خۆمان و پەروەردگارمانین. وەفاداریم بۆ هەموو ئەم سێشتەیە کە هۆکارە من لێرەم و بڵێم لە کاتێکدا دان بە شکستا دەنێم لەم هەڵبژاردنەدا
بەڵام دانانێن بە شکستە بۆ ئەو خەباتەی تاوی بەم هەڵمەتەدا. خانم هێرس لە ئەنگران و دەنگدەرانی دیموکراتەکانیش دڵنیا دەکاتەوە لەوەی درێژەدان بەو کێبرچێیی سەروەختی هەڵمەتەکانی هەڵبژاردن پێویستە ڕانەگیرێن هەتا ئەو تروسکاییانەی بۆ هیواکان هەن دانەمرکێنەوە. ئەنجامی ئەم هەڵبژاردنە ئەوە نەبوو کە ئێمە دەمانویست و کێبڕکێمان لەسەر دەکرد و دەنگمان بۆ داوە. گوێتان لێم بێ ڕووناکی پەیمانی ئەمریکایی هەمیشە ڕۆشنایی دەدا هەتا ئەو جێی خۆمان بەدەستەوە نەدەین و تا ئەو جێیەی بەردەوام بین لە کێبڕکێکەدا. کاندیدی کۆماری هەڵبژێرا بۆ سەرۆکایەتی ئەمریکا دانەڵد ترامپ دروشمی ئەمریکا مەزن دەکەینەوەی بەرز کرد بۆ و جەختی دەکاتەوە لەوەی ئەوە ڕێبازە ڕاستەقینەکەی گەلی ئەمریکایە و کارکردنیش لەسەر ئەو دروشمە بە مانای ڕەواندنەوەی کێشەکانە لە ئەمریکا. هەر بەڕاستی بڕوام وەهایە بزوتنەوەی ئەمریکا مەزم بکەینەوە کە گەورەترین بزوتنەوەی سیاسیە. هەرگیز شتی ئاوەها نەبووە لە وڵاتەدا و لەوانەشە لە هیچ شوێنێکیشدا نەبوو بێت. ئەمەش دەگاتە ئاستێکی گرنگ لەو ڕوانگەیەوە یارمەتی ساڕێژبوونی وڵاتەکەمان دەدەین. وڵاتەکەمان زۆر پێویستی بە یارمەتیە و ئێمە بابەتی سنوورەکانمان چاک دەکەین و هەموو شتێکی ئەم وڵاتەمان چاک دەکەین. دانەڵد ترامپ هاوکاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن پێداگر بوو لەسەر ئەوەی سەرکەوتنێکی مێژووی بەدەست دێنێ لە ڕۆژی هەڵبژاردندا. بەپێی ئەنجامە بەراییەکانیش توانی لە یەک کاتدا زۆرینەی دەنگی گشتی و هەروەهاش زۆربەی دەنگەکانی ئەلەکترۆل کۆلیژیش بەدەست بێنێ. لایەنگرانم لە هەموو کونج و لایەکەوە هاتن لە سندیکا ئەوانەشی سەر بە سندیکاش نین. ئەمریکاییە ئەفریقیەکان، ئەمریکاییە لاتینیەکان، ئەمریکاییە ئاسیایی و عەرەب و مسلمانەکان هەموو دەنگیان پێداین و کارێکی مەزم بوو. دانەڵد ترامپ لە هەڵبژاردننی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکادا سەرکەوتی بەدەست هێنا و 47مین سەرۆکی ئەمریکا. ئەم سەرکەوتنە بە مێژووییدا دەنرێت و وڵاتانی جیهانیش لە ئامادەباشیدان بۆ ئەگەری هەر ڕووداوێک و بڕیارێکی پێشبینی کرا و نەکراو بە تایبەتیش لەو سۆنگەیەوەی کۆماریەکان توانیویانە ببنە زۆرینە لە سیناتی ئەمریکادا. بە پێچەوانەی سەرکەوتنەوەکەی ساڵی 2016 بەسەر هێلەری کلنتندا ئەم ساڵ ترامپ توانی بە جیاوازی نزیکەی 5 ملیۆن دەنگ سەرکەوتن بەدەست بێنێ بەسەر کاملا هێرسدا. ئەمە ژوەهای کرد زۆرینەی دەنگی نوێنەرانیش بباتەوە. لە ئێستادا یەکێک لە پرسیارە هەرە سەرەکیەکان ئەوەیە ئایا خولی دووەمی سەرۆکایەتی دانەڵد ترامپ جیاواز دەبێت لە خولی یەکەمی؟ لەم هەڵبژاردنەی 2024 سەرۆکایەتیدا وەک زۆربەی هەرە زۆری هەڵبژاردنەکانی تری سەرۆکایەتی لە ئەمریکا فاکتەری ئابووری نەک سیاسەتی دەرەوەیی فاکتەری یەکەم و سەرەکی هەڵبژاردن بوو و بڕیاردەریش بوو لەوەی کێ دەچێتە کۆشکی سپی. دانەڵد ترامپ سەبارەت بە سیاسەتی دەرەوەی چەند جارێک جەختی لەوە کردوێتەوە کە هەرگیز نابێتە هۆکارێک بۆ هەڵگیرساندنی شەڕ و بە پێچەوانەوە کار بۆ کۆتایی هێنان دەکات. ئەڵبەت ئەمە وەک ئاماژەیەک بە شەڕی ئۆکراین و هەروەها شەڕی غەزە. وڵاتی چین هەر لە ئێستاوە نیگەرانی هەیە لە بەرزبوونەوەی ئاستی کێبرچەی ئابووری لەگەڵ ئەمریکادا و کامیەکێکیان ببنە پێشەنگی ئابووری ئەمە بێ لە پێشبڕچێ لەشکریەکانیش. ئەوەی کە گومانی تیادا نییە 4 ساڵی داهاتووی بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا بۆ ئێران سەرچاوەی نیگەرانیەکی قوڵ و پڕ لە دڵڕاوچەیە لە ڕوانگەی هەڵوێستەکانی دانەڵد ترامپەوە لەسەر بەرنامە ناوچەکەی ئێران و ڕەفتارەکانی ئێرانیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. تورکیا هەم خۆشحاڵە و هەمیش نیگەرانیشە، ئەڵبەت لە ڕاهەندەکانی بەرژەوەندیەکانی خۆیەوە. ئەرینا سوکەرمان شیکەرەوەی ئاسایشی نیشتیمانی لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنە. ئەرینا پارێزەری مافەکانی مرۆڤە و هەروەهاش سەرۆکی نێوەندی سکاراب ڕایسینگە بۆ ڕاوێژکردن لەسەر دۆسیەکانی پەیوەندیان هەیە بە میدیا و ئاسایش و استراتیژیەتەوە. ئەرینا زۆر سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە هەڵبژاردننی دانەڵد ترامپ چ مانایەکی هەیە بۆ 4 ساڵی داهاتووی
هاوڵاتیانی ئەمریکایی و هەروەها بۆ ئەمریکاش. زۆر سپاس بۆ میێوانداریەکە و خۆشحاڵم لێرەم. سەر لە نوێ هەڵبژارنەوەی دۆناڵد ترامپ دوو ڕەهەندی هەن. یەکەمیان ڕەتکردنەوەی سیاسەتەکانی بەڕێوەبەرایەتیەکەی بایدنە کە درێژە پێدانی سیاسەتەکانی سەرۆک ئۆباما بووە و کامڵا هێرسی شکاری لەسەر هەمان سیاسەت دەکرد. ئەلبەت نەکە لە سیاسەتە ناوخۆیەکاندا بەڵکو لە سیاسەتی دەرەوەیشدا. پێش دەچێت دروشمەکەی ترامپ بۆ مەزنکردنەوەی ئەمریکا کاریگەریەکی باشی هەبوو بێ لەسەر دەنگدەران. لەو ڕوانگەیەوە خەڵکیش ئەمریکایەکی مەزینیان دەوێت نەک لاواز. هەروەهاش سیاسەتێکی تۆکمەی ناوخۆیشیان دەوێت. ئەو هەستەش هەبووە کە گرنگێکی ئۆتۆ نادرێ بە هاوڵاتیان لە کاتێکدا ترامپ سەنگینیەکی زۆری خستە سەر بابەتە ناوخۆیەکان. بۆ سیاسەتی دەرەوەیش دۆناڵد ترامپ زیاتر سەنگی دەخستە سەر گێڕانەوەی سەقامگیری و ئەوەی نایەوێت ئەمریکا بکاتە پێشەنگ یان لە چەقی سیاسەتی دەرەوەی دادای بنێ. رینا تۆ چ جیاوازیەکە بینی لە نێوان بەڕێوەبەرایەتی نوێی دۆناڵد ترامپدا بۆ ئەم 4 ساڵەی داهاتوو لەگەڵ بەڕێوەبەرایەتی ترامپ لە ساڵی 2016 بۆ 2020؟ دوو بابەتەن کە جیاوازیەکە دروست دەکەن. ئەوانە ئیستا لە چواردەوری دۆناڵد ترامپ و ئەو فاکتانەی لەسەر زەوی هەن. ئەمە ژیانێ هەموو شتێک جیاواز دەبێ، بەڵام ترامپ هەروەک خۆیەتی و پێش دەچێ هەرچێک بکە هاوشێوەی جاری پێشوو بێ. لێرەدا دەشێ جیاوازیەکە لەوەدا بێ کە خێراتر پۆستەکانی بەڕێوەبەرایەتیەکەی پڕ بکاتەوە. ئێستا کە ئەم بەرنامەیە تۆمار دەکەین ژمارەیەکی بەرچاوی بۆ پۆستە گرنگەکان دەستنیشان کردووە. لە کاتێکدا لە خولی یەکەمی سەرۆکایەتیەکەیدا بۆ نمونە پۆستی وەزیری دەرەوە ماوەیەکی زۆری پێچوو. ئەم جارە زۆرێک لە کەسە سەرەکیەکانی کۆماری لە پۆستەکاندا دەبن و ئەوانەی دەستنیشان دەکرێن گەلێک ئاسانتر لە ئەنجومەنی سیناتا پەسەند دەکرێن کە کۆماریەکان زۆرینن. لە هەمان کاتیشدا ژمارەیەک لەو ڕاوێژکارانەی لەگەڵ ترامپدا دەبن زیاتر دیدگایەکی پۆپۆلیستیان هەیە و لەوانەشە ئەمە مشتومڕێک بنێتەوە بە تایبەتی لەسەر ئەو ڕێبازانەی دادەنرێن و جا دەبێت چاوەڕوان بین بزانین چی ڕوودەدا. لە پەیوەندی بەو فاکتەرانەش کە ئیستا لە سەرزەوی هەن وەک دەزانین چەند قەیرانێکی نێونەتەوەیی هەن. هەروەها ژمارەیەک وڵاتی عەرەبی پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا ئاسایی کردوێتەوە کە لە سەروەختی سەرۆکایەتی یەکەمی ترامپدا ئاوەها نەبوو. بێگومان ئەمەش وتوێژەکان ئاڵۆز دەکات لەسەر باری ئاسایشی ناوچەکە. ئیسرائیل و ئێران بۆ یەکەم جارە ڕاستەوخۆ هێرش بکەنە سەر یەکتر. جا بەگشتی لە ئیستادا زۆر شت هەن ڕوودەدەن. لەسەر دۆسەی سیاسەتی دەرەوەی بەشی دووەم و سێهەمی ئەم توێژەمان تەرخان کردووە بۆ ئەو بابەتە من دەگەڕێمەوە بۆ لات. دۆناڵد ترامپ لە خولی یەکەمی سەرۆکایەتیەکەیدا بەگشتی لەگەڵەوەدا نەبووە ئەمریکا زۆربەی خەرجیەکانی ڕێکخراوە نێونەتەوەییەکان لە ئەستۆ بگرێ. ئێستاش کۆمەڵگەی نێونەتەوەیی لەگەڵ پیرۆزباییەکەیدا بۆ سەرکەوتنی ترامپ جەختیش دەکاتەوە لە کارکردنی پێکەوەیی بە پێی پرەنسیپەکانی نەتەوەیە گرتووەکان. ئامادەین بۆ کارکردن لەگەڵ سەرۆکی هەوڵاتیی ئەندامی UN. ئەڵبەت بۆ ئێمە نییە بڕیار بدەین کێ فەرمانڕەوای ئەمریکا دەبێت. ئەمریکا هاوبەشێکی بچینەیە بۆ UN و لە هەر هەلومەرجێکدا بێت ئامادەین بۆ کاری خۆمان بۆ بەرگری لە ڕێوشوێن و بەهاکانی UN. ترامپ لە هەڵمەتەکانی هەڵبژاردننیدا زۆر جار ئاماژەی بەوە دەکرد ئەگەر لە 4 ساڵی ڕابردوودا سەرۆکی ئەمریکا بواە ئەوە شەڕی ئۆکراین ڕووی نەدەدا و ئەگەریش ببێتە سەرۆک ئەوە دەتوانێت ئەو شەڕە ڕابگرێ. بێ لەوەش پەیوەندیەکان و ناکۆچیەکانیش لەگەڵ وڵاتی چیندا بەشێکی زۆری هەڵمەتەکانی هەڵبژاردننی بوو. دەخوازم لەم دەرفەتەدا پیرۆزبایی لە دۆناڵد ترامپ بکەم وەک سەرۆکی ئەمریکا. پێشتریش وتومە ئێمە لەگەڵ هەر سەرۆکێکی ئەمریکادا بێت کار دەکەین کە گەلی ئەمریکا دەسەڵاتی پێداوە. بێگومان ئیشەکانیش هەر ئەوها دەکرێن لە ڕووی پراکتیکیەوە. سەرۆکی چین پیرۆزبایی لە دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا کرد و ئاماژەیشی کردووە بەوەی مێژوو نیشانی داوین هاوکاری نێوان چین و ئەمریکا بەرژەوەندی هەردوو لایتایە و شەڕیش زیان لە هەردوو لادەدا. پەیوەندیەکی جێگیر و بەردەوامی نێوان هەردوو وڵات بۆ بەرژەوەندی هەردوو وڵات گونجاوە و هەروەهاش بۆ چاوەڕوانیەکانی کۆمەڵگەی نێونەتەوەیی. دۆناڵد ترامپ لە 2016ەوە تا 2020 کە لە کۆشکی سپی بوو
پەیوەندێکی باشی هەبوو لەگەڵ سەرۆکی تورکیادا. سەرۆکی تورکیا داکۆچیکارە لە حەماس لە کاتێکدا ترامپ پشتیوانکارێکی بەهێزە لە ئیسرائیل. سەرۆکی تورکیا لە ئێستادا داوایەکی هەیە لە سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا. لە پەیوەندی تەلەفۆنیەکەماندا لەگەڵ بەڕێز ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکادا پیرۆزباییم لێ کرد بە بۆنەی ئەو سەرکەوتنە مێژوویی و باسم لە کۆمەڵکوژیەکانی غەزە و لوبنان کرد. وەها چاوەڕوان دەکەین ترامپ دۆستی ئازیزمان دەستبەرداری سیاسەتە هەڵەکانی بەڕێوەبەرەتێکی پێشخۆی بێت. بڕوایەکی تۆپمەمان هەیە، جەنابی سەرۆک کاری خۆی دەکات بۆ کۆتاییێنان بە شەڕەکانەوە و هیوایەکی زۆریشمان هەیە. ئەرینا بە ئەم بەشە لە شەڕی ئۆکراین دەست پێ بکەین. پێ دوایە داناڵد ترامپ بتوانێت شەڕی ئۆکراین ڕابگرێ؟ نا پێم وانییە و لەو بڕاشەدام کۆنتڕۆڵێکی ڕاستەوخۆی نییە بەسەر ئەوەی چی ڕوودەدات و پێم وایە ئەم بابەتە کەوتوەتە سەر پوتین سەرۆکی رووسیا و ئایا ئەم شەڕە بە چی ئاراستەیەکدا دەبات و هەروەها کەوتوەتە سەر ئۆکراینیش کە ئایا بەردەوام دەبێت لەو شەڕە یان خۆی بەدەستەوە دەدا. جا ئەوەی داناڵد ترامپ دەتوانێت بیکە بەکارهێنانی کاریگەری و هەوڵەکانی خۆیەتی بۆ دڵنیابوون لەوەی ئۆکراین ئەم شەڕە بەخێرایی بباتەوە و ئۆکراین هەموو ئامرازەکانی بۆ ئەم سەرکەوتنە خێرایە لەبەردەستا بێ ئەگەر کیێف ئەو هێزەی هەبێ بۆ بەردەوامی لە شەڕەکەدا. خاڵێکی تریش فشارخستنە سەر رووسایە نەکە لەسەر شەڕی ئۆکراین بەڵکو لەسەر ئەو ئاژاوانەی مۆسکۆ لە جیهاندا دەیناتەوە. ئەم شەڕی ئۆکراین هەرتەنها پەیوەندی نییە بە ئۆکراینەوە، سەبارەت بە سامانە سروشتیەکانیشە، سەبارەت بە ساسڕاگەیشتنی رووسایە بە تەواوی ئۆروپا و هەروەهاش سەبارەت بە ئایندەی هاوپەیمانەتی ناتۆیە. باشە ئێرینا بۆ پشتیوانیەکان لە ئۆکراین لەلایەک و هەروەها هاوپەیمانەتی ناتۆ لەلایەکی تر پشتیوانی بە مەبەستی دڵنیابوون لە سەرکەوتنی ئۆکراین لەم شەڕەدا. جا لێرەدا هەواڵە دڵخۆشکەرەکە بۆ داناڵد ترامپ ئەوەیە کە کۆماریەکان زۆرینەن لە کۆنگرستا و ئیتر دەتوانێت بە خێرایی پەسەندکردنەکان لە کۆنگرستا بەدەست بێنێت بۆ هەر یارمەتی و کۆمەکێکی دارایی و لۆژیکی بۆ ئۆکراین. بێگومان ترامپ تیمی خۆی ئاراستە دەکات و هەموو شتێکیش لە ژێر کۆنتڕۆڵی خۆیدا دەبێت. داناڵد ترامپ لە تەواوی هەڵمەتەکانی هەڵبژاردنیدا بەردەوام باسی لەوە دەکرد کە ئەمریکا پارێکی زۆری داوە بە ئوکراین و ئاماژەکانیشی ئەوەی دەگەن کە ئەمریکا بێسەروبەرانە پارەی خۆی داوە و پاراش بە فیڕۆ درراوە. لە ڕاستیشدا و پارانەی دراون بە ئوکراین و بەرهێنانێکی باش بوون و بەشێکی ئەو پارەیە دەنەدران بۆ ئوکراین و بەرهێنانیان پێ ئەکرا بۆ ڕەخساندنی کار و دەرفەتی کار و پیشەسازی ئەمریکا، چونکە ئەمریکا چەکی کۆنی دابین دەکرد و ئەو چەکانەش پێویستیان بە نۆژنکردنەوە هەبوو هەتا وەک چەکی پێشکەوت و لێی بڕوانرێت و بەکاریش بەهێنرێن لەو شەڕەدا. بابەتێکی تریش ئەوەیە کە داناڵد ترامپ لەم ساتە وەختی قۆناغی گواستنەوەیەدا هیچ راپۆرتێکی ئاسایشی پێنادرێت بۆ هەڵسەنگاندنی ڕەوشەکە. جا ئەو کاتەی دەست بەکار دەبێ ئەوە لەوانەیە ڕایخۆی بگۆڕێت و ئەمە ژیانی زۆر شت دەگۆڕێت لە بابەتی یارمەتی و کۆمەکی دارایی و لەشکرانەی ئەمریکا بۆ ئوکراین. دەزانی ترامپ لە 4 ساڵی ڕابردوودا ڕەخنەی دەگرلەوەی ئەمریکا ئامادەیی تێدا نەبووە بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی وڵاتی چین و هەروەهاش لەسەر ئەوەی ئەمریکا وەک زلهێزێکی جیهانی کاری نەکردووە بۆ توکمەکردنی هاوپەیمانێتیەکانی و بەهێزکردنی هاوپەیمانیەکانیشی، هەر بۆیە دەڵێم دەشێت گۆڕانکاری لە دید و بۆچوونەکانیدا بێتە ئاراوە. ئەرینا بخۆ دەزانی شەڕی غەزە هەر هیچ نەبێ بۆ دەنگدەری موسڵمان و عەرەب لە ئەمریکادا یەکێک بوو لە فاکتەرەکان. داناڵد ترامپ دەتوانێت چی بکە لە پەیوەندی بە شەڕی غەزەوە؟ داناڵد ترامپ داوای لە ئیسرائیل کردووە تا بەر لە ڕۆژی سوێن خواردنە یاسایەکەی کۆتایی بە شەڕی غەزە و لوبنانیش بێنێ. بەڵام هیچ یەکێک لە لەدوانەکانی ترامپ هێزی سیاسیان نییە و ناشتنە بواری جێبەجێکردنەوە تا ئەو کاتەی سوێندی یاسایی دەخوات و بە فەرمی دەبێتە سەرۆکی ئەمریکا. لەو بڕوایەدام ترامپ مەبەستێتی ئەم بابەتە چەندێک بکرێ بە خێرایی چارەسەر بکرێ. هەروەهاش ئەو هەوڵی چارەسەریانە دەیدا بە هاوکاری دەبێت لەگەڵ هاوپەیمانەکانی ئەمریکا و ئەگەرە گرنگەکەش لێرەدا لە دوو ڕەهەندایە و یەکەمیان لە ڕووی سیاسیەوە بۆ دروستکردنەوەی متمانە لە ناو هاوپەیمانەکاندا و دوو هەمیش چارەسەرکردنی ئاسایشیانەی کێشەی تیرۆریزمە لەو قەیرانەدا و
هەروەهاش دابینکردنی یارمەتی و پشتیوانی و کۆمەکی پێویستی ئاسایشیە بۆ ئیسرائیل تا چەندێک بکرێ بە زووی کۆتایی بە قەیرانەکە بێنێت و لە ڕووی داراییشەوە بەرەنگاری ئێران ببێتەوە بۆ کۆتایی هێنان بە هەڕەشە و مەترسیەکانی ئێران لەسەر ئیسرائیل و کارێکی وەهاش بکرێ کە چی دیکە هێزی ملیشیاکانی سەر بە ئێران نەتوانن دەستیان بگاتە سەر ئیسرائیل. لێرەشتا دەتوانم بڵێم چارەسەرکردنی ئەو کێشەیە هەر تەنها لە دەستی ترامدا نییە. جا ئەگەر فشار بخرێتە سەر ئیسرائیل و هەوڵ لەگەڵ تەل ئەڤیڤدا بدرێ بۆ کشانەوەیەکی تاگلایەنە ئەوا دەشێ کێشەی تر سەر هەڵبدەن و دەشزانین ترامپ ناخوازیەوە کەسێکی لاواز ببینرێت و بشکەوێتە ژێر فشارەوە جا لەلایەن هەر کەس و لایەنێکەوە بێت کە پێدەچێ لەسەر ئاستی ناوخۆی ئەمریکاش لەو جۆرە لاوازیە بۆ لایەنگرانی ترامپیش پەسەندکراو نەبێت و لە دەرەوەش وڵاتێکی وەک ئێران سوودی لێ دەبینێت. باشە ئەرینا بەڕای تۆ لە پەیوەندی بە تورکیاوە ترامپ چ جۆرە سەر و سەودایەک لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیادا دەکا بە تایبەتی کە دەیبینین نزیک بۆتەوە لە رووسیا لە لایەکی کەشەوە ڕاشکاوانە پشتیوانی لە حەماس دەکات. اینجا پرسیارەکەم بەڕاستی ئەوەیە ئەو دۆستەی 2016 بۆ 2020 لە 2024 تا 2028 هەر هەمان دۆستەمێنێتەوە. جا پێم وایە لە کۆتایی خولی یەکەمی سەرۆکایەتیەکەی ترامپدا ئەو پەیوەندیانە بەرەو خراپی چوون و بە شێوێکی سەرەکیش لەسەر بابەتی تێرۆریزم. خواست و ئامانجی ترامپیش لە ناوبردننی تێرۆریستان بووە و لە بیریشمان نەچێ ئەردۆغان هەندێک تەگەرەی ئابووری دروست کرد لە پەیوەندیەکاندا. ئەمە بێلەوەی تورکیا ئیستا کێشەی گەورەی ئابووری هەیە بەهۆی سیاسەتە شکست خواردوەکانی ڕەجەب تەیب ئەردۆغانەوە لەم ماوە دوور و درێژەی لە دەسەڵاتدا. پێم وایە پەیوەندیەکانی تورکیا و رووسیا بە خودی ترامپ وەک تەگەرەیەکی گەورە سیر ناکرێت. بەڵام گوتارە تند ئامێزەکانی ئەردۆغان دژ بە ئیسرائیل و پشتیوانیەکانی بۆ حەماس دەبنەمایەی نەکەر بێزاری و ناڕزایی دانەڵد ترامپ بەڵکو هی تەواوی بەڕێبەرایەتیەکەیشی و دەشتوانم بشڵێم بۆ تەواوی کۆنگرسیش هەروەها دەبێت و بە تایبەتیش کە کۆماریەکان زۆری نەنتیایەندا. جا پێشتر و لە کۆنگرسی نوێشدا بڕیار و بەرنووسیشان بۆ ڕێگەکردن لە پاوانخوازیەکانی کۆماری ئیسلامی ئێران. بەڵام ئیستا ڕەوشەکە گۆڕاوە و لەو سونگەوەیەی کە هاوکاری هەن لە نێوان ئێران و تورکیادا و ئەڵبەت رووسیاش لەو هاوکاریانەدایە. بێلەوەش مۆسکۆ وەک مەترسی لی دەڕوانرێ بۆ بەرژەوەندی دارایی ئەمریکا. لەلایەکی تریشەوە پێم وانیە کۆماریەکان دەستبەرداری هەموو ئەو سزایانە بن کە لەسەر کەلوپەلی رووسایی دانراون و ئەو بڕەزۆرانەی سپیکردنەوەی پارە فەرامۆش بکرێن کە بەشێکی بەرچاویان دەڕوا بۆ پشتیوانیکردنی تێرۆریزم لە ناوچەکەدا. وەک دەزانین مۆسکۆ ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆش پشتیوانی لە تێرۆریزم کردووە و ئێستاش خودی ئەردۆغانی هەیە وەک هاوپەیمانێک. جا لە ئیستادا قورس ئەم شتانە لە یەک جیا بکرێنەوە وەک ئەوەی ژمارەیەک لە ڕاوێژکارەکانی پێشووی ترامپ هاوکاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن باسییان لێوە دەکرد. جا بۆیە پێم وایە بەڕێوەبەرایەتی و کۆنگرسیش لە وێنە گەورەکە دەڕوانن و بە تایبەتیش چۆن ئەو هاریکاریانە لەگەڵ رووسیا دەبنەمایەی بەهێزکردنی تێرۆریزم و پێشوایە لە 4 ساڵی داهاتوودا وتارێکی تونتر لە بەرامبەر تورکیا دەبیستین. ئەرینا ئەوەندەی تۆ چاودێری سیاسەتە دەرەوەیەکانی ترامپ دەکەی وەکو سەرۆکی ئەمریکا بەڕای تۆ کورد دەبێتە سەرچاوەی ناکۆچی لە نێوان ئەنکەرە و واشنگتندا بۆ 4 ساڵی داهاتوو یان حەماس و حزبەڵڵا دەبنە ئەو سەرچاوەی ناکۆچیە؟ پێم وایە حەماس و حزبوڵڵا وەک بابەتە سەرەکیەکە دەبن. دانەڵد ترامپ دژی کورد نەبووە و نییە و گوێژ بە دۆسیە ناوخۆیەکانی تورکیا نادا. لە بیرمانە لە یەکەم خولی سەرۆکایەتیەکەیدا هێزە سەربازیەکانی لە ژمارەیەک ناوچەی سەرەکی سووریا کشاندەوە کە بووە مایەی نیگەرانێکی گەورەی هێزەکانی سووریای دیموکرات و هاوڵاتیانی سیڤیلی کوردیش لە سووریا کە هاوپەیمانی ئەمریکا بوون لە شەڕی دژی تێرۆریستانی داعشدا. پێم وانیە ئەوە هەنگاوێکی ئایدۆلۆژیانە بوو بێ هەندەی ئەوەی هەنگاوێکی تاکتیکانی ترامپ بووە کە لە ڕاستیدا دەیویست بەگشتی بوونی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سنووردار بکە. نەک ئەوەی بگوترێ هەنگاوێکی ئایدۆلۆژیانە بوو بێ لەبەر تورکیا و ئامانجی تورکیا لەو ناوچەیەدا. بەڵێ دەیڵێمەوە بابەتەکە لەگەڵ حەماس و حزبوڵڵادا جیاواز دەبێت و بابەتێکی سەرەکیش دەبێت بۆ بەڕێوەبەرایەتی نوێی بە تایبەتیش کە پەیوەندیدارە بە دۆسیەی تێرۆریزمەوە لە سووریا. ئەوە تاوەک دەبینین پاش کوژرانەکەی ئەلبەغدادی و لێدانە کەمەرشکێنەکان لە داعش
ئێستا گەڕانەوەی ئەو ڕێکخراوە دەبینین لە سووریا و عێراق و تەنانەت لە کەناری ڕۆژئاواژ لە نزیک ئیسرائیلەوە. هەر بۆیە لەو بڕوایەدام ترامپ بە زمانێکی ترەوە لەگەڵ ئۆردوغان دەدوێت چونکە هانی ئایدۆلۆژیەتی توندڕەوی دەدات و ئەوە تا حەماس بە ڕێکخراوێکی تێرۆریست دانانێت و وەک هاوپەیمانێکی دیفاکتۆ ناودێری دەکات. بەڵێ ڕینا من دەگەڕێمەوە بۆلات دەچینە دوابەشی وتوێژەکەمان. سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا لە خولی یەکەمی سەرۆکایەتیەکەیدا تاکلایەنە ئەمریکای کشاندەوە لە ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 لەگەڵ ئێراندا. دواتریش سیاسەتی بەرزترین ئاستی فشاری سەپان بەسەر ئێراندا. لەم چەند ساڵی ڕابردوودا وتوێژی ناڕاستە و خۆی نێوان ئێران و ئەمریکا هەبووە. هەر چۆنێک بێ هاوڵاتیانی ئێران لەو بڕوایەدان لە ئێستادا ڕێککەوتن لەگەڵ بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکادا تەنها بژاردەیەکە لە بەردەم ڕژەمی ئێراندا. ڕەوەندی بە عنوان ڕەوەندە مەسقەت پرۆسەیەک هەیە و بە پرۆسەی مەسقەت ناسراوە بۆ پەیوەندی ناڕاستەوخۆی نێوان ئێران و ئەمریکا لە ڕێی عومانەوە. ئەو پرۆسەیە ئێستا وەستاوە. بە هەوو کێشەی ناوچەکەشەوە هیچ زەمینەیەک نابینین بۆ ئەو توێژانە هەتا ئەو کاتەی ئەم ڕەوشە تێدەپەڕێت. ئەوجا بڕیار دەدەینەوە لەوەی بەشدار بینەوە لەو توێژەکاندا یان نا هەروەهاش چۆن بکرێن. پێم وایە ئێران هیچ بژاردەیەکی تری نییە تەنها ئاشتی نەبێت لەگەڵ ترامپدا. با نرخی تمەن سێر بکەین، ژیان و گوزەرانی خەڵک گرانی. من پەرستارم دەرمان و خزمەتگوزاری تەندروستی نییە، بۆیە دەبێت ئاوەها بکات. وڵاتەکە لە توانای دانەماوە و پەرێشانە. ئێرینا بەڕای تۆ کۆماری ئیسلامی ئێران لە بەردانەواندن دەکات بۆ بەڕێوەبەرایەتی داهاتووی ئەمریکا؟ پێم وایە شتە ئێران تێیدا باشە بریتە لە خۆدەربازبوونی سیاسیانە وێڕای هەموو ئەو فشارانەی لەسەرەتی. چونکە سەرۆکی نوێی ئەمریکا لەگەڵ هیچ بەرەنگاربوونەوەیەکی ڕاستەوخۆی لەشکرانە نییە لە دەرەوە. بەڵام لەوانەیە هەندێک جار و ئەگەر پێویست بکات لەگەڵ بەرەنگاربوونەوەی تێرۆریستاندا بێ لە دەرەوەی ئێران. خاڵێکی تریش ئەوەیە ترامپ دەخوازێ بکەوێتە دەرەوەی سیاست و ڕێبازەکانی سارۆک ئۆباماوە. جا لە بیرمان نەچێت ترامپ پەیمانی داوا کە کۆتایی بە شەڕەکان بێنێت و لە هەمان کاتیشدا زۆرێک لە لایەنگرانی ترامپ بڕوایان وهایە شەڕ لەگەڵ ئێراندا دەبێتە ئاڵۆزبوونێکی زۆر زیاتری ڕەوشی ناوچەکە. جا بەڵێ ترامپ دەیەوێت خۆی لەوەلا بدا و لە بری ئەوە فشاری دارایی و فشارەکانی تر بەکاربهێنێ. هاوکات ئێرانیش دەیەوێت دانوستاندن بکات و کارتەکانی پێشویشی بەکاربێنێتەوە. لایەنی میانە ڕەوی سەختە بەکاربهێنێت و بە جەهانیش بڵێ لەگەڵ شەڕ و بەرزکردنەوەی ئاستی قەیرانی ناوچەکەدا نییە و ڕەوشەکە وەها لێ بکە بە بەرژەوەندی تاران بشکێتەوە. ئێرینا زۆر بە کورتی ئەگەر وەڵام بدەیتەوە بەپی ئەو هەلومەرجەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە چەندێک دەرفەت هەیە بۆ برەودان بە ڕێکەوتنی یا پەیماننامەی ئیبراهیم. پێت وایە عەرەبستانی سعودیە بێتە ڕیزەوە؟ پێم وایە ترامپ هەوڵیدا چەندێک بکرێ پەیماننامەی ئیبراهیم فەراوان و بەهێزیش بکە. بەڵام بەر لەوەی بتوانە هیچ وڵاتێکی تر زیاد بکە هەندێک بابەت لە ئارادان پێویستە چارەسەر بکرێن. وەک کێشەی غەزە و لوبنان پێویستە هەندێک پلان بۆ ئایندە دابنرێ. پەیوەندیەکانی ئەمریکا کەم تا زۆرێک لەگەڵ ئیسرائیلدا و بە تایبەتیش لەگەڵ هاوپەیمانە عەرەبەکاندا پێویستە سەر لە نوێ بنیان بنرێنەوە لەسەر بنەمانیەکانی ئەو کەتوارەی هەیە لە ڕوانگەی قەیرانەکان و هەروەهاش ئەو 4 ساڵەی ڕابردوو کە هەروە دێ و بوونی رووسیا و چین لە ناوچەکەدا زیاتر دەبێت. بێ لەوانەش بابەتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی عەرەبی کەنداودا پێویستە ڕەچاو بکرێ بۆ ئەو داڕشتنەوە نوێیە. بەڵێ ئەرینا سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ناو بڕێک و دەگەڕێینەوە لاتان. یەکێک لە بابەتە گرنگەکانی تری هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ڕێژەی بەشداریکردنی دەنگدەران بووە لە هەڵبژاردنەکەی 5 مانگی یازدەدا و دەنگدەرانیش بۆ گەڕێکی تری سەرۆکایەتی داناڵد ترامپیان ناردەوە بۆ کۆشکی سپی.
هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. هێرۆ سپاس بۆ ئامادەبوونە. ئەکرێ پێمان بڵێ چ شتێک جیاواز بوو لە هەڵبژاردنەکەی ساڵی 2020 لەگەڵ ئەمەی 2024 دا؟ بەڵێن ئەگەر ڕاستگۆ بووم زۆر شت جیاواز بوو. ئێمە بینیمان ئەو حەوت ویلایەتەی کە بە سوینگ دانران هەموو دەنگەکانی ئەو ویلایەتانە چوو بۆ کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکی هەڵبژێردراو داناڵد ترامپ کە 6 لەم ویلایەتانە بەڕاستی لە ساڵی 2020دا دەنگیان بە بایدندا بوو، دەنگیان بە ترامپ نەدابوو. جا ئەمە گۆڕانکاریکی گەورە بوو وای کرد ئەنجامەکانی دەنگدان بە تەواوەتی با بڵێن پێچەوانی ساڵی 2020 ببێتەوە و لە ئێستادا سەرکەوتن بەدەست بێنە ئەم ویلایەتانە بوون بە هۆکاری سەرکەوتنی ترامپ. هەر لە دوای ڕۆژی 5 مانگی 11 تا دوای هەڵبژاردنەکە باسێکی زۆر لە دەنگی عەرەب و موسڵمان و هەروەها دەنگی ئەمریکاییە لاتینیەکانیش دەکرا. بەڵێن با ئێمە ئەگەر لە عەرەبەکانەوە دەست پێ بکەین. شاری دێربۆرن یەکێک لە ناوچە سەرەکیەکانی با بڵێن کە زۆرینەی ئەم شارە نیوەی زیاتری ئەو 110,000 بۆ بوورە دانیشتوی شارەکە عەرەبی موسڵمانن و لە وەتایی ئەوەیەکی زۆرەوەیە کە دەنگی ئەم شارە هەمیشە بۆ دیموکراتەکان بووە. بەڵام لەم هەڵبژاردنەیە دەنگەکان بۆ کۆماریەکان بوو. و ئەمەش شتێکی تازە نەبوو. لە مانگی نۆیە با بڵێن فەرمان شارەوانی شارەکە ئامر غالب لە مانگی نۆدا کە خۆی دیموکراتە پشتیوانی خۆی بۆ ترامپ ڕاگەیاند. ئەمەش یەکێک لە هۆکارەکانی کە دایاننا بۆ ئەوەی کە باسییان لەوە کرد بەهۆی شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بوو. بەڵام هۆکارێکی تری ئەم شارە کە زۆربەی لە هاوڵاتیانی ئەو شارە خاوەن با بڵێن کارداری بچووکن. ئەم کارداریە بچووکانە ژوای کردووە کە خەڵکی زیاتر پێیان وا بووە ترامپ زیاتر هاوکارە بێ بۆ کارداریە بچووکەکان و بۆ بابەتی ئابووری کە یەکێک بوو لە بابەتە سەرەکیەکانی ئەم هەڵبژاردنە. دەنگی لە دێربۆرنە دەنگی ترامپ بە 2500 دەنگ زیاتری بەدەستهێنا بوو بە بەراورد لەگەڵ کاملا هێرس. بەڵام لە ساڵی 2020دا دەنگەکانی بایدن زۆر زیاتر بوو لە ترامپ لەو شارەیە. ئەمە دەنگی عەرەبەکان. ئەگەر ئێمە بچینە دەنگی ڕەشپێستەکانیش تەنانەت بەڵێن ڕەشپێستەکانیش لە زۆربەی ویلایەتەکانە جیاوازێک بینرا بوو. یعنی بەگشتی بە شێوەیەکی گشتی باز لەوە ئەکرێت کە دەنگی ڕەشپێستەکان بۆ دیموکراتەکانە. بەڵام لەم هەڵبژاردنەوە نەبوو. ینی لە سەدا 16 دەنگی ڕەشپێستەکان بۆ کۆماریەکان زیادی کردبوو. ئەمەش بە بەراورد لەگەڵ ساڵی 2020 دوو هێندی ساڵی 2020 ئەمریکایە لاتینۆکان. دەنگی لاتینۆکانیش بە شێوەیەکی گشتی زیادی کردووە. بەڵام هێشتاش ینی ئێمە کە ئەم زیادکردنەمە بەسمان لەوەیە زۆرینەی دەنگەکانی ئەمانە هەر بۆ دیموکراتەکان بۆ بەڵام زیادی کردووە بە بەراورد لەگەڵ دەنگەکانی پێشتر. بۆ نمونە لە 156 لاتینۆکان دەنگیان بە کاملا هێرس داوە. بەڵام لە 163 لاتینۆکان دەنگیان بە بایدن دابوو لە ساڵی 2020 کەواتە بە ڕێژەکان لەناو ئەمانیشە دەنگ زیادی کردووە. هێرۆ دەنگدەرانی ژن لە ئەمریکایە ئەمان چۆن ڕێژەکان دابەشکرا؟ ینی بەتایبەتی لە نێوان هەردوو کاندیداکەی ژیان ژن. بەڵێن ژنان بە شێوەیەکی گشتی ژنان پشتیوانیان لێ کردبوو. دەنگی ژنی بەدەست هێنا بوو. کاملا هێرس دەنگی ژنی بەدەست هێنا بوو. بەڵام ئەمەش ئەو با بڵێن بە شێوەیەکی گشتی دەنگی ژنیش بۆ نمونە دەنگی ژنی سپی پێست کە یعنی دەنگی ژنی سپی پێست بە شێوەیەکی گشتی هەر دابەش بووە. ینی زیاتر دەنگ بۆ کۆماریەکانیش ئەڕوات. یعنی لە هەڵبژاردنەکانی پێشوو شار بەو شێوەیە بووە. بەڵام لەم هەڵبژاردنە دەنگی ژنی سپی پێست بۆ کۆماریەکان زیاتری کردبوو. و هەروەها دەنگی ژنی با بڵێن ئەوانی کە پێیان ئەڵێن کەڵەر ینی بێجگە لە سپی پێستەکان دەنگی ئەمانیش تا ئەندازەیەک بە تایبەتی لە نێو دەنگدەرانی با بڵێن تەمەن ناوەندیە دەنگی ژن بۆ کۆماریەکان ڕۆشت بوو بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشووتر لەم هەڵبژاردنە زیاتر بوو. چۆنێک بێ هەڵبژاردن
تەواو بوو ئێستا سەروەختی قۆناغی پێکێنانی بەڕێوەبەرایەتیەکەیە و دانەڵد ترامپ هەروەکو لە پێشەکی بەرنامەکەش ئاماژەم پێکرد دەستی کردووە بە کۆبوونەوە لەگەڵ کاندیدەکانە. بەڵێ دەستی کردووە بە کۆبوونەوە لەگەڵ کاندیدەکانە هەوڵ ئەدرێ پرۆسەکە بە خێرایی بەڕێوە بچێت و هەروەها داواشی کردووە هەر کەسێک هەوڵی ئەوە بدا کە ببێ بە سەرۆکی با بڵێن سەرۆکی ئەنجومەنی سینات پێویستە بەو ڕازی بێکە لە کاتی با بڵێن پشۆکانە ئەو دەنگەکان پشتڕاست بکرێتەوە ئەمەش مانای ئەوەیە دەیەوێت کە پرۆسەکە بە خێرایی بەڕێوە بچێت چونکە ئاماژەی بۆ کردووە کە هەندێک جار پرۆسەکە ئەوەندە خاوە بێتەوە ماوەیەکی زۆری پێچێت تاکو کەسێک با بڵێن پەسەند بکرێت لەلایەن ئەنجومەنی سیناتەوە ئێستا چەند ناوێک هەیە بەڵێن هەتاکو ئێستا کە ئەم بەرنامەیە ئێمە قسەی تیاکەین چەند ناوێک هەیە باسکراوە یەک لەوانە مایک واڵزەکە باز لەوە کراوە کە دەستنیشان بکرێت بۆ ئاسایشی پۆستی ئاسایشی نیشتیمانی و هەروەها تۆماس هۆمن کە بۆ کاروباری سنوورەکان پاراستنی سنوورەکان ئەمەش یەکێک بووە لە بابەتە سەرەکیەکانی لە هەڵمەتەکانی هەڵبژاردنەکە ئاماژەی پێکرد و هەروەها باڵوێزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان دیاری کراوە ئەویش خانم ئەلیس ستیفانیکە و هەروەها باز لە مارکۆ ڕوبیۆ ئەکرێ بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا نازانێتەوە کاتە بەرنامەکەمان بڵاو بێتەوە چ گۆڕانێکی تیا ئەبێ بەڵێ ئەو پرۆسەیە سیناتی ئێستا پەسەندی دەکا یا سیناتی داهاتوو بەخۆ دەزانی لە هەڵبژاردنەکە 34 ئەندامی نوێی سینات هەڵبژێرا بەڵێن خۆی بە شێوەیەکی گشتی کاتێک کە دەست بەکارە بن کاتێکە لە بەڕێوەبەرایەتی داهاتووە ئەبێت ینی بە شێوەیەکی گشتی هیچ کام لەمانە دەست بەکار نابن تاوەکو بەڕێوەبەرایەتی داهاتوو چونکە ترامپ خۆمان نەزانین لە 21 سوێندی یاسایی ئەخوات و ئەو کاتە با بڵێن بە شێوەیەکی فەرمی دەبێتە سەرۆکی ئەمریکا بەڵام ئێستا کە باز لەوەکەن کە لە کاتی پشودانەکەیە ئەمانە پەسەند بکرێن نازانەمەش بە شێوەیەکی گشتی دەبوو لە دوای مانگی یەکەوە بێت ئەمە پرۆسەیەکە ئێمە دەزانین ئەم پرۆسەیە بە شێوەیەکە کە سەرۆکی هەڵبژێردرا و پۆستەکانی دیاری دەکات پاشان گوێگرتنیان با بڵێن لە دەچنە کۆنگرێس بەردەم کۆنگرێس پرسیاریان لێکرێ و پاشان لەلایەن کۆنگرێسەوە لەلایەن ئەنجومەنی سیناتەوە پەسەند دەکرێەوە بە شێوەیەکی بە زۆرینەیەکی سادەش پەسەند دەکرێن ئەمە ئێمە دەزانین هەندێک لە یاساکان لە ئەنجومەنی سینات بێ لە ئەنجومەنی نوێنەران بێ دەبێ دوو لەسەر سێ دەنگەکان بەدەست بێنێ بەڵام هەندێکیشی زۆرینەی سادەیە کە لە 50 کە ئێمە دەزانین 100 ئەندامی ئەنجومەنی سیناتەیە لە 50 زیاتر 50 دەنگ بەدەست بێنن کە چاوەڕێژ ئەکرێ بە ئاسانی تێپەڕێت چونکە ئێستا کۆماریەکان لە ئەنجومەنی سیناتیشدا زۆرینەن. زۆر بە کورتی پێم بڵێ سەدڕۆژی یەکەم بۆ هەموو سەرۆکێکی ئەمریکا ئێجگار گرنگە بۆ چکە دەبێت بەرنامەی کاری خۆی جێبەجێکە لەو سەد ڕۆژەدا دوای سەد ڕۆژ دەچێتە بەردەم کۆنگرێس وتاری یەکەم سەد ڕۆژی پێشکەش دەکا بەرنامەی کاری ترامپ چییە؟ بەڵێن چاوەڕوان ئەکرێ ترامپ لە سەد ڕۆژی یەکەمە فۆکسی بە تەواوەتی لەسەر بابەتی ئابووری و بابەتی کۆچبەری بێت چونکە ئەمە ئەو دوو بابەتە بوو کە زۆر سەرنجی خست بۆ سەری لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردننیدا و بە تەواوەتی لەلایەن دەنگدەرانەوە چاودێری ئەو دوو بابەتە زۆر ئەکرێ چونکە ئەمە کار ئەکاتە سەر هەڵبژاردنەکانی مترم کە 2 ساڵی داهاتوو هەڵبژاردننی کۆنگرێز ئەکرێت ئەمە زۆر کار ئەکاتە سەر ئەو هەڵبژاردنانە چونکە بۆ هەڵبژاردنانە چۆن دەوترێوەکو ڕێفراندۆمێک وایە لەسەر ئەو سەرۆکەی کە لە ماوەی 2 ساڵە چی کردووە جا ئەو ماوەی 2 ساڵش سەد ڕۆژی یەکەمی کارکردنی زۆر گرنگە و پێم وایە بەو شێوەی کە باس ئەکرێت سەرنجی تەواوی لەسەر ئابووری و مەسەلەی کۆچبەری دەبێت مەسەلەی کۆچبەری هێرۆ سوپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکان زۆر سوپاس دەکەم ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروای خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێ.